آزادی بەرەوشەوەش هەنگاو هەڵدەنی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی هەشتی مارس پیرۆز بێ هەشتی مارس پیرۆز بێ هەشتی مارس پیرۆز بێ وەرنە مەیدان وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان هەڵێنا دژ بە نەزمی پیاو سەلاری تێبکۆشە بۆ ئازادی و بەرابەری دەنگ هەڵێنا دژ بە نەزمی پیاو سەلاری تێبکۆشە بۆ ئازادی و بەرابەری باخەباتکەین پێکەوە بێبسانەوە تا نەمێنێ ستام و چەوسانەوە تا نەمێنێ ستام و چەوسانەوە وەرنە مەیدان وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان شێکە بۆ ژیانێ شیاوی ئینسان بۆ دنیایەکی باشتر سا هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن پیرۆزە پیرۆز بێ لە ژنانی کوردستان لە ژنانی ئازادیخوازی کوردستان ژن ژیان ئازادی 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 وەرنە مەیدان وەرنە مەیدان
ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان